یەکڕیزی کوردان خۆپێشاندانی ملیۆنی لە سلێمانی و هەولێر بۆ یەکەمین جارە لە 50 ساڵی ڕابردوودا بەبێ ئاراستەکردنی حیزب و گروپ و ئایدیا جیاوازەکان کوردان لە هەر چوار پارچەی کوردستان بە ئاڵای چوار ڕەنگ و جلی ئاڵاواڵای کوردی دەڕژێنە سەر شەقام و هاوسۆزی خۆیان بۆ خوشک و برایانیان ڕادەگەێنن. لە شارەکانی باشوور سەرجەمیان خەڵک بە سەرجەم ڕەنگ و دەنگە جودا و جیاوازەکان بە سەدان هەزاریان ڕژاونەتە سەر شەقام و هاواردەکەن و هوتاف دەڵێنەوە بژی بەرخۆدانی ڕۆژئاوا یاخود یەکە یەکە گەلی کورد یەکە. ئەم یەکدەنگیە بووەتە جێگای سەرنجی میدیا ناوچەیی و نێودەوڵەتیەکان و بە سەرنجەوە لە حەشامەتە دەڕوانن کە هەموویان داوای یەکشت دەکەن کە مافی کوردانە لەسەر ئەو خاکەی کە زیاتر لە 100 ساڵە بەش کراوە. کوردان نەک هەرچەندها لە شارەکانی باشوور بەڵکو لە باکوور و ڕۆژهەڵات و تەنانەت لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا سەدان هەزار گەنجی کورد ڕژاونەتە سەر شەقامەکان. کوردانی تاراوگا لۆبیەکی بەهێز و گوشارێکی گەورەیان دروست کردووە لەسەر ناوەندەکانی بڕیاری وڵاتە زلهێزەکان هەر بۆیە خۆپێشاندان و جوڵەی ئەوان جێگای سەرنجی ناوەندە ئەکادیمی و سیاسی و لێکۆڵینەوەکانە و بە چاوی سەرنجەوە لە جوڵەکانیان دەڕوانن. جگە لە خۆپێشاندان و ناڕەزایەتی لە ناوەوە و دەرەوەی وڵات لۆبی کورد لە نێو کۆنگرەسی ئەمریکادا یەک لەو کارە بەهێزانەیە کە کورد و ڕۆژئاوا بە تەواوی پشتی پێدەبەستن و ئومێدەکانی سەرکەوتنیش هەر لەوێوە دیارە. دوو کۆنگرەسمانی کۆماریەکان و کۆنگرەسمانێکی دیموکراتەکان و وەزیری دەرەوەی ئەمریکا لەو ناوانان کە پشتیوانی تەواوەتی کوردن و لە کۆنگرەس و کۆشکی سپیدا پرۆژە یاسای پاراستنی کوردیان پێشکەش کردووە لە ناو حکوومەتەکەی ناتانیاهۆش وەزیری دەرەوە وەزیری کەمەنەتەوەکان پشتیوانی کوردن. لە حکوومەتەکەی ئێمانوئێل ماکرۆنی فەڕەنسیشدا سەرجەمیان بە خودی سەرۆکیشەوە هاوپشت و پشتیوان و دەڵێن دەبێت لە ئایندەی سووریادا کورد مافەکانی پارێزراو بێت. یەکدەنگی کوردانە و وەلانانی بەرژەوەندی تاکە کەسی حیزبایەتی کاریگەری گەورەی دروست کردووە و وای کردووە کە جگە لە وڵاتانی ئەندامی ئەنجومەنی ئاسایشی وڵاتانی ناتۆش پشتیوانی بن و ئەو یەکدەنگە جگە لەوەی وڵاتانی دراوسەی تووڕە و نیگەران کردووە بەڵکو میدیا عەرەبیەکانیشی تووشی هیستریا بوون و بەڕاست و چەپدا دژایەتی کورد دەکەن. ڕژانە سەر شەقامی کورد لە هەموو دنیادا وانەیەکی پراکتیکی گەورەیە بۆنەوەی نوێ ئەوانەی تەنها لە شاشەکانەوە فێر دەبن و سەردەمی شەڕی ناوخۆ و کۆمەڵک باس و خواسی تریان نەبینیوە و نایزانن. هەر بۆیە بەشداری ئەوجی لە زۆر فراوانە و زۆربەی ئەوانی ڕژاونەتە سەر شەقامەکان تەمەنی 8 تا 14 ساڵان و زۆر بە گڕوتینتر بەشداری دەکەن و هەر ئەوانیش سۆشیال میدیایان پڕ کردووە.